بسم الله الرحمن الرحيم. بەڕێزان، ئەم فەرموودەیەکێک لەو فەرموودانەی کە پێویستە ڕۆژانە بە وریاییەوە بە حەزەرەوە مراجعی بکەینەوە. تەنها بە لەبەرکردنی، تەنها بە تێگەیشتنی لێی دەرناچین، بەڵکو محاسبەیەکی قورسمان لەسەرە. ئەم فەرموودەیە باسی دیاردەی دوو ڕوویەکە. ئایا باسی موسڵمانە یان کافرە؟ گشتگیرە، واتە هەر کەسێک ئەم سیفەتی تێدا بێ ئەوە بەڕاستی بەرهەڕەشەی فەرموودەیەکەوێ. پێغمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی: إن من شر الناس ذا الوجهين. لە خراپترینی خەڵک، بەڕاستی لە خراپترینی خەڵک مرۆڤی دوو ڕووە. الذي يأتي هؤلاء بوجه وهؤلاء بوجه. ئەو کەسەی کە ئەچێ بۆ لای کۆمەڵی خەڵک بە ڕوخسارێکە و ئەچێ بۆ لای کۆمەڵێکی تریش بە ڕوخسارێکی ترەوە. ئێستا بە مانای ئەم فەرموودەی لە ژیانی خۆمان ورد بکەینەوە. ئەزانین مانایەکی زۆر وازحی هەیە کە کەسێک لە ئانقەست بە درۆ بڕیار ئەدا لای کۆمەڵی خەڵک قسەیە بکە، لە ئانقەست بە درۆ بڕیار ئەدا لای کۆمەڵێکی تر شتێکی تر بڵێت بە پێچەوانەوە. ئەمە ئاشکرایە و ئەوە دووڕوویەکی زۆر وازحە و پێویست ناکە ئێمە خۆمان بۆ هەڵسەنگێنین. بەڵام ئایا لە قیاسی وردی ژیانی ڕۆژانەمانە ئایا وامان لێ نەهاتووە لە پێناو ڕازیکردنی دڵی خەڵکدا لە لای هەندێک خەڵک هەندێک قسە بڵین کە خۆمان قەناعەتمان پێ نییە؟ ئایا ئەمە ناچێتە ژێر هەڕەشەی ئەم فەرموودەیەوە کە پێغەمبەری خوا فەرموویە ئین من شەڕ الناس، لە خراپترینی خەڵکە و کەسە؟ ئەو دوو ڕوانش کاتێک لە ناو مەدینەیە ئەژیان و دوولەکە بوون لە ڕاستیە یان کافر بوون بەشێکیان، تەنها ئەیانویست قبوڵ بکرێن، جێگەیان ببێتەوە لە ناو خەڵکە خەڵک لێیان ڕازی بێ، موسڵمانەکان لێیان ڕازی بن. ئەرێ ئێمەش جاری وایە بۆ ئەوەی دڵی برادەرێنە ڕەنجێنین هەندێک قسە ناکەین کە لەوانەیە بەڕاستی و قسەی حەقیش نەبێت، لێ قبوڵەکەین، گوێی لێ ئەگرین، بۆشی پێ ئەکەنین، لەوانەیە خۆشمان قسەکەی بۆ تەواو بکەین و بڵێن وایە ئەشۆ بیلا وایە. بەڵام ئاگامان لێبێ ئەم هەڕەشەیە نەمانگرێتەوە، چونکە بەڕاستی مرۆڤی موسڵمان خاوەنی مەبدە و بەهای خۆیەتی لە ژیانی، خاوەنی تێگەیشتنی تەواوی خۆیەتی بۆ دیار دەکەن. بۆیە یەک ڕووی هەیە نە دوو ڕوو، یەک ڕووی هەیە و یەک قسە و یەک ڕەفتار و یەک هەڵوێستی هەیە لە هەر شوێنێک بێ، لەگەڵ هەر کەسێک بێ، مەگەر تەنها شێوازی دەربڕینی قسەکان فەرقکەن، نەک قسەکە بگۆڕێ. بەداخەوە خەڵکیش ئەو کەسانیان خۆش ناوێ کە لە پێناو ڕازیکردنیانە هەموو قسەیەکەکەن، چونکە بەڕاستی پیانەوە دیارە کە ئەو قسەی لە دڵیانەوە نییە. ئاگامان لێبێ بەر هەڕەشەیان فەرموودەیە نەکەوین، وەکو موسڵمانێک بەهاکانی خۆمان بکەین بە سەنگەر لە ژیانمانە و بەرگری لێ بکەین بە هیچ شێوەیەکیش لەبەر خاتری دڵ نەڕەنجانی هەندێک خەڵک کە لە ڕاستیدا بۆ قیامەتیشمان گریگ نین، سازش لە بەها و پێوەرە ئیسلامیەکانی ژیانمان نەکەین، نەبین بۆ کەسەی یەتی هؤلاء بوجه وهؤلاء بوجه. خوا من و ئێوەش پارێزێ لە دیاردەی دووڕوویی بەبێ ئەوەی پێبزانین بەداخەوە. ئامین ئامین. والسلام عليكم ورحمة الله.